ئاوەدانکردنەوەی ماڵەکانی خوا بەڵگەی ئیمانە. خوای تعالى لسورة توبة أفرمي إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر. كسيك مالكاني خوا آودانا كاتوا كباوركي تواوي هبي بخواو بالروجي دوائي آودان كردنوش خوش ويسكانم بطاعت و عبادت كردن و نيوش كردن و قرآن خردن و درس خوندن و گوگرتن لدرس أبي لقل أويشا بەشێکی تری ئاوەدانکردنەوەش ئەوەیە کە مزگەوت بینا بکرێ، بەرز بکرێ، پاک بڕابگیرێ، ڕێزی لێ بگیرێ، قودسیەت و پیرۆزی مزگەوت بپارێزرێ. ئەوەش بەشێکە لە ئاوەدانکردنەوەی مزگەوت. هەر کەسی ئەمانە بکە ئەوە بەڵگەیە کە باوەڕی هەیە بەخوا و بە ڕۆژی دوایی. هەر کەسێ دڵی ببەسێ بە مزگەوتەوە کاتێک دەرەچێت لە مزگەوت ئەڕوا بۆ بازاڕ، ئەڕوا بۆ ئیشوکاری، ئەڕاتەوە بۆ ماڵی خۆی، دڵی وەکو چرایەک لە ناو مزگەوتا بەجێ هێڵاوە. بیری هالا ئەوەی کەی ئەگەڕێتەوە بۆ مزگەوت. هەر کەسێ لەو جۆرە کەسانە بێ بەری ئەو حەوت کەوسە ئەکەوێ کە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم سبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. لروجي قيامتا لساحي محشرا كاتي خلق حاليان زور خراپە و خۆر زۆر نزیکە و هەمووی لەناو عرقی خۆیان غەرق بوون لە گەرمای ڕۆژی قیامەتاش، ڕۆژێکی زۆر سەختە و زۆر سامناک و زۆر ترسناکە. ئەلەو کاتە حەوت جۆر کەس لە ژێر سێبەری خوان کە سێبەر نییە لە سێبەری خوا زیاتر لەو ڕۆژە، یەکەمیان پاشایەک کاربەدەستێکی دادپەروەر، دووهەمیان گەنجێتی لە تاعەتی خوایە بەسەر بردبێ، سێمیان کەسێکە دڵی بەسرابێتە مزگەوتەوە، چوارەمیان دوو کەس لەبەر خاتری خوا یەکیان خۆشەوێ، هە لەبەر خاتری خوا ئەگەن بە یەک، لەبەر خاتری خواش خوا حافیزی لە یەکەکەن. و یەکێکی تر لەوانە پیاوێکە کە ئافرەتێکی داوێن پیس داوای خراپەی لێکە، ئەم ئەڵێ من لەخوا ئەترسم. یەکێکی تر لەوانە خێر ئەکا بە دەستی ڕاستی نایە لێ دەستی چەپی پێی بزانێ، یعنی مەقسەد بە شاراوەیی خێرەکە بۆ ئەوی منت نەکا بەسەر کابرایە و ئازاری نەدا. حەوتەمیانیش کەسێکە کە باسی خوای بۆ ئەکرێ، باسی ئاەتەکانی خوای بۆ ئەکرێ، چاوی ئاوەکە، یعنی فرمێسک بە چاوەکانیە دێتە خوارەوە لە ترسی خوا.